شەوی 26 لەسەر 27 ئەم مانگە دەشتی هەولێر و شاری هەولێر کەسایەتیەکی دیار و ناودار یەکێک لە فەرماندەکانی پێشمەرگە لە شۆڕشی ئەیلول و پشتیوان و پاڵپشتێکی بەهێزی شۆڕشی نوێی گەلەکەمان مام یاسین گەڵاڵی باوکی باڕۆز گەڵاڵی ئەندامی پێشتری سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر کۆچی دوایی کرد. مام یاسین گەڵاڵی کەسایەتیەکی کۆمەڵایەتی و هاوسەنگ و خاوەن هەڵوێستی بەرزی کوردایەتی بوو. مام یاسین وەکو پێشمەرگە هەمومان بوو، وەکو تێکۆشەری ئەم میلەتە بوو، وەکو پیاوێکی گەورە و پیاوێکی کۆمەڵایەتی دەستڕۆیشت و خاوەن فکر و ساحب مەقام دۆست و برای هەمومان بوو. لە ڕاستیدا مام یاسین و ئەو بنەماڵەی مام یاسین شەهید دۆست شەهید پەروەر بوون. زۆر لە مێژە یەکێک لە تێکۆشەرە بەناو بانگە هەرە هەڵکەوتۆکانی کە ناوی کاردۆ گەڵاڵی بوو لەو پێناوە شەهید بوو. و مام یاسینیش هیچ بەرد و ڕەوەزە شاخێک نەمایە لە کوردستان لە زاخۆ بیگرە تا دەگاتە منتقەی گەرمیان خەباتی لێ نەکردی و شەڕی نەکردی پێشمەرگایەتی لێ نەکردی. مام یاسین گەڵاڵی جگە لە خۆی کە پێشمەرگەیەکی ئازا و خۆراگر بوو بنەماڵەکەیان هەمان ڕێزکە و ڕێبازی کوردایەتی ئەویان گرتۆتە بەر. شەهیدی سەرکردا کاردۆ گەڵاڵی یەکێک لە سەرکردەکانی بزوتنەوەی سۆسیالیستی کوردستان برازای مام یاسین بووە. هەمیشە ماڵ و دیوەخانی مام یاسین جێگەی حەوانەوەی پێشمەرگە و بارگای شۆڕش بووە بە تایبەت لە دەشتی هەولێر. مام یاسین جێگای تەقدیری هەموو تێکۆشەرێکی کوردستان بوو و لەلایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی مەڵبەندی سێری خستنی یەکێتی نیشتیمانی کوردستان جێگای بڕوا متمانە بوو و پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە هەموو هەڵبژاردنەکاندا و لە هەموو هەڵوێستەکانی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. مام یاسین وەکو کۆڵگەیەکی بەهێزی بەتوانای لە ناوچەکە پشتیوانی سیاسەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی دەکرد و پەیوەندیی فراوانی گەورەی هەبوو لە بینی سلێمانی و هەولێر لەگەڵ هەموو ناودارەکانی ناوچەکە و پەیوەندیەکی بتەوی بەهێزی هەبوو و جێگای ڕێزی تەقدیری هەموو لایەنەکان و چ لایەنی دینی چ لایەنی عەشائیری و بەهێز و بەتوانایەکی زۆرەوە لە پێناوی ئەوەی دا تێدەکۆشا کە کوردێک ریزبی کورد بەتوانابی. بەداخ و پژارەیەکی زۆرەوە مام یاسین کۆچی دوایی کرد بەجێهێشتین. مام یاسین پیاوێکی بەڕێز بوو، پیاوێکی گەورە بوو، پیاوێکی تێکۆشەر بوو، پیاوێکی خانەدان بوو، پیاوێک بوو ڕێی باشی هەبوو، ئامۆژگاری باشی هەبوو لە بۆ هەمومان. لە شۆڕشی ئەیلول دەورێکی زۆری هەبووە، فەرماندەیەکی عەسکەری بەناو بووە و لەو شۆڕشەش هەر لە سەرەتاوە من ناسیومە دائیمەن عامیلی خێر بۆ لە بینی هەموو حیزبەکان، لە بینی هەموو خەڵکەکان، لە بینی هەموو تێکۆشەرەکان. یاسین شێخوا مستەفا فەتەح گەڵاڵی ناسراو بە مام یاسین گەڵاڵی لە ساڵی 1939 لە گوندی کەردەزی سەر بە ناحیە قوشتەپە لە پارێزگای هەولێر لەدایک بووە. بەهۆی بەرزی هەستی نەتەوایەتی و کوردپەروەریەوە لەگەڵ دەستپێکردنی شۆڕشی ئەیلول دەچێتە ناو شۆڕش و دەبێتە یەکێک لە فەرماندەکانی پێشمەرگا لەو کاتەدا. مام یاسین لە شۆڕشی ئەیلولدا دەبێتە مەعاونی ئامری بەتالیۆنی یەکی دەشتی هەولێر، یەکێک بۆ لەو فەرماندانەی کە ڕۆڵی کاریگەر و بەرچاوی هەبووە لە شەڕی چیای ماکۆک لە ساڵی 1974. مام یاسین و بنەماڵەکەی دووجار ئاوارەی وڵاتی ئێران بوون لە دوای نوسکۆی شۆڕشی ئەیلول بۆ ماوەی 5 ساڵ بۆ باشووری عێراق لەگەڵ بنەماڵەکەی دەگوازرێنەوە. خاوەن بنەماڵەیەکی تێکۆشەر و پێشمەرگە و شەهیدن لە دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشی شەوی 26 لەسەر 27 نیسانی ساڵی 2020 لە نەخۆشخانەیەک لە شاری هەولێر دڵە گەورەکەی لە لێدان کەوت و کۆچی دوایی کرد و لە زێدی با و باپیرانی لە گوندی کەردەز بە خاک سپێردرا. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.